بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والبركاة على رسول الله وعلى آله وصحابته إلى يوم الدين. عزيزان خوشويستان لما القيش لا بهاي فربودا لو بروجيكيش نو خدمتان لفرمودي نوتوهاج لباسي معاملة وكرنو فروشني بازار دا كبيغمري خوا فرموي لا يبيع الرجل على بيع أخيه واتە هیچ کەسێک مامەڵە لەسەر مامەڵەی براکەی نەکات، یعنی کاتێ ئەم هێشتان مامەڵەکەی تەواو نەکردو و کەسێکی تر بێت مامەڵەی بەسەر مامەڵەکەەوە بکات وا بکە ئەو پەشیمان بێتەوە بۆ خۆی ئەم بەشتێکی زیاتر بەدەستی بێنێ. فقی ئەم فەرمودەیە یەک ناکرێ بۆ پارە نێوانمان تێک بدەین، چونکە دڵنیا بە ئەو برادەرێکەوە مامەڵەکەی دانا و هێشتان وازی لێ نێنا و تۆ بچۆ مامەڵە بەسەرەوەکە بینمان تێکە چێ. فقی فەرمودەی یەک لەبەر خاتری پارە با بینمان تێک نەدەین. دوو ڕاستە قازانج خۆشە بەڵام دڵی براکەت خۆشترە، دڵی براکەت زۆر لە قازانجەکە گەورەترە، چونکە ئەو فەرمووی عەلا بەیعی ئەخیهی، ئەو کەسێکە لە بازاڕە تۆ مامەڵەی لەگەڵاکەی پێغەمبەری خوا فەرمێ براکەت. فقی سێهەم مامەڵەکەت دروستەکە کردوتە بەڵام گوناهبار بوویتە. ئەزانی گوناهباری یعنی چی؟ یعنی پێغەمبەری خوا بە نەهی فەرمیەتی نابێت، بە نەفی فەرمیەتی نابێ وا بکات. لەبەرەوە کاتێککە گوناه بووی ئیتر لەزەت لەو ماڵە لەزەت لەو پارە پوڵە نابینی. ڕاستە مامەڵەکە دروستە بەڵام دڵنیا بە لەوەی کە تۆ گوناهت کردووە کارێکت کردووە جێگەی ڕەزامەندی خوا نییە. فقێکی تر لە فقەکان لە فەرمودەیە فقی چوارەم لە کاتی تەماعدا، لە کاتی ناخۆشی و ناڕەحەتەکاندا، لە کاتێکا شەیتان ئەوێ فێڵ لە تۆ بکە لە پەیامی پیرۆزی ئیسلامە ئەو کەسەی بەرامبرت بە برا باس کراوە. لێرەدا لا يبيع الرجل على بيع أخيه، وەکو وتمان ئەو برادەرەی کە تۆ مامەڵەی لەگەڵاکەی یا ئەو برادەرەی کە لەگەڵ ڕەفیقەکە مامەڵاکە و تۆش لەو لاوەدەی ئەتەوێ مامەڵە بەسەر مامەڵەکەی ئەوە بکەی. پێغەمبەری خوا فەرمێ ئەزانیەوە براتە وا مەکە لەگەڵ براکەتە. تەنانەت نەک لێرەشدا لە پەیامی پیرۆزی ئیسلامە کاتێک کەسێک برایەکی تۆ دەکوژێ، کەسێکی تۆ دەکوژێ، لە هەمان کاتە خوای باڵەدەزە فەرمێ ئەو قاتیلەش براتن. فمن عفي له من أخيه شيء سيري کە لە کاتە ناڕەحەتیەکانە، لە کاتە تەماعەکانە، لە کاتی حەزەکانی خۆتە، لەو کاتێک کە خەریکە شەیتان فێڵە لێکا و حەزی پارە زۆرت بۆ هێنێ و شتەکان حەزەکەی بۆ خۆت بێ، ئەو شتە بۆ تۆ بێ، لەم کاتەیە پێغەمبەری خوا فەرمێەوە براتە. چۆن ئەوە لەگەڵ براکەتەکەی؟ تۆ چۆن برایەتی ناپارێزی؟ تۆ چۆن برایەتی نازانی؟ تۆ چۆن فێڵ لە براکەتەکەی؟ بۆیە فقی فەرموودە لەم فەرمودەیەدا ئەوەیە ئەو کەسەی کە تۆ ئەتەوێ مامەڵە بەسەر مامەڵەوە بکەی براتە، براژ نابێ لەبەر خاتری پارە نێوانتان تێک بچێ، نابێ قازانجەکە خۆشە بەڵام دڵی ئەو تێکە چێ، مامەڵەکە دروستە بەڵام گوناهبار بوویتە و نابێ فێڵ لە براکەت بکەی. هیوادارم هەموو لایەکمان ئیستیفادە لە فقەکانی بکەین تا خوای گەورە فقهمان زیاد دەکا و بەختەوەری دنیا و ئاخیرەتمان پێدەبەخشێ. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوهو.